خاڵەکی دیکە تۆنی دەنگ. طبعاً تۆنی دەنگ لە 138 کاریگەری دروستەکە لەسەر ئینسان لەسەر کەسایەتی بەرامبەر. تۆنی دەنگ هۆکارێکە بۆی کە کەسی بەرامبەر قەناعەتی پێ بکەیت، چونکە ئەو وشانەی کە دێتە دەرێ ئەو تۆنی دەنگە ئەگەر بێت و نەمەتەکی نەرم و جوان و سەلیمی هەبی زۆر بەرز نەبی، چونکە کە زۆر بەرز بوو کابرا تەماشا دەکەێت و کەسێکی ژاوەژاوی کەسێکی ژینگە پیس دەکەی بەهۆی دەنگەکەتەوە. یان ئەگەر دەنگت زۆر بەرزکەیەوە لەسەر کەسی بەرامبەر بۆ ناکەی شەکەت بۆ جێبەجێ ناکە، چونکە فزولیت لەو حاڵەتە دەنوێنی. کەواتە تۆنی دەنگت دەبی ئاراستەی تۆنی دەنجی تو لەگەر ئەو کەسێک کە بەرامبەر کە دەتەوێت قەناعەتی پێ بکەی هاوتابی وای لێ بکەی سەرنجی ڕاکێشی بەو دەنگەی کە دەری دەبڕی بە ئارامی قسە بکەی. ئارامبوون لە قسەکردن یەکێکە لەو هۆکارانەی کە کەسی بەرامبەر ئیقناع دەکەی لەسەر خۆیی ئارامی. باش. خاڵی سێیەم وشەکان. طبعاً وشەش کاریگەری خۆی هەیە لەسەر کەسی بەرامبەر، ئەو وشە و دەستەواژانەی دەری دەبڕی. زۆر جار بینیتانە دەڵێن کوردەواری خۆمان دەڵێن نوکتە لە دەمی هەموو کەسێک خۆش نییە. احتیمالی هەیە تو نوکتەک بجێڕیەوە زۆر خۆش و پێکەنی ناوی، بەڵام من بیجێڕمەوە کەس پێم پێ ناکەنی، لەبەرەوەی تعبیرکردنم لە وشەکان خۆ هەمان نوکتەشە لە دەمی کەسێکەوە بۆ کەسێکی دیکە جیاوازە. دائیمەن ئینسان کە قسە دەکا هەوڵ بدە فاسیلەی بدێ، وردەوچانی بدێ، واتە وردەوەستانی بدێ. ئەو وردەوەستانە وەکو ئەو وایە کە کاتێک کە کتێبێک دەخوێنیەوە هەرگووکو چۆن فاریزە و نوقتە و ئەوانە هەیە خاڵ هەیە کۆتایی بە پەرەگرافەکە دەینیان لە ناوەڕاستی پەرەگرافەکە لە شوێنێک فاریزە هەیە وردەوەستانێک هەیە بۆیە تو بە هەناسە تەنجێ و قسە نەکەی، بۆی پەیامەکە بە باشی بگا. نەک تو ئێستا لە با بڵێن لە چرکەی هەژ وشە بێتە دەرەوە، لە دوو چرکەی 15 وشەی فڕێ دەدەی، ئەوە هی بەو شێوازەی هیچ کاریگەری دروست ناکەی. بۆیە زۆر پێویستە وردەوەستانت هەبی کاتێک کە قسە دەکەی ڕێگە بدا کەسی بەرامبەر، یان تۆزێک بوەستە اینجا پەرەگرافی دووەم و ڕستەی دووەم و سێم قسەکانت دەرببڕا. کاتێک کە بۆ جۆرە قسەت کرد کەسی بەرامبەر ئەرشیفی دەکا، زانیاریەکانی تو کاتێک کە پێی دەدەی ئەرشیفیان دەکا، کە ئەرشیفی کرد ئەو وشانە لە ناو مێشتی لێکدانەوەی بۆ دەکا، اینجا وای لێ دەکە کە تو قەناعەتی پێ بکەی، وای لێ دەکەی قەناعەتی پێ بکەی. کەواتە جارێکی دیکە وشە کاریگەری خۆی هەیە. جگە لەوەش وشەکان چەندە جوان بن، چەندە دەربڕینت جوان بی، چەندە ئەتوو لێوەشاوبی لە دەربڕینی وشەکان، ئەوەندە کاریگەری هەیە وشەی جوان بەکاربینە. یعنی ئێستا مەسەلەن ئەگەر بچینە داخوازی کچێکی پێیان بڵێن کاکە ئێوە با بڵێن کچێکتانەیە کوڕەکەیمە کچەکەی خۆتمان بدەنێ شەوێ لەگە کوڕەکەی ئێمە بخەوی، کابرا چمان لێ دەکە لەوانەیە لێشمان بدە بۆ دۆستەواژەی کە دەرمان بڕی، وایە سەقەتە. بەڵام ئەگە پێی بڵێن بزانە ها تعبیرەکە بگۆڕێ هەمان شت، بەڵام تعبیرەکە دەگۆڕێ، پێی بڵێن کاکە ئێوە گوڵێکتان هەیە ئێمەش گوڵێکمان هەیە، بینم باخچەی پێ ئاوادان دەکەینەوە، کابرا بە کراسی بەری دەداتێ. کەواتە ئەوە وەکو نمونە هینامەوە. کەواتە دەربڕینەکان لە وشە زۆر کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دادنێ. فەرمانبەرێک تەماشا دەکەی دانیشتووە زۆر دەبینم تۆڕەیە بە ئیش و کارەکانی سەرقاڵە و چی تێدایە ئەگەر بچمەکنی بە زەردەخەنەوەکەوە بە ڕۆیشی خۆشەوە پێ بڵێم بێ زەحمەت دەزانم زۆر ماندووشی، بەڵام ئەگەر بکرێ ئەو مامەڵەیە من ئاو بۆ شێوازە ڕای بکەی کابرا هەستێکی بۆ دروست دەبی کە ئەتو هەستت بە ماندیبوونی وی کردیا. ئەدی گەرم بچمەکنی بڵێم ئەو مامەڵەیەم بۆ تەواوکە فرێدەمە سەر مێزەکە، ئەگەر پێی بڵێم ئەوە ئیشی خۆتە وجا کەیف خۆتە تو موچەی وەردەگری دەیکەی بیکە ئەگە نام دەچم لە لای مدیری شکایەت دەکەمەوانە و دەربڕینە ئەو کاتە بۆت ناکە، لەبەرچی بۆت ناکە هەتا تۆ ڕەشت ینی ئەگەر بشیکە شتەکەت بە غەڵەتی دەکە بە سەقەتی دەکا وات لێ دەکە جارێکی دیکە ماندوود دەکا. بەڵام ئەگەر تعبیرەکەت جوان بوو گزارشتت لەوەی کرد کە هەستت بە ماندیبوونی وی کردیا، هەستت بە هیلاچی وی کردیا، دەستخۆشیت لێ کرد، لە پای ئەوە زەردەخەنەشت بۆ کرد، جە و کەشەکەت گۆڕی،
خۆی هەڵدەستی قەنەعات کە خۆی هەڵدەستی ئیشەکانت بۆ تەواو دەکا هەموو ژوورەکانیشت بۆ دەکا دەشت داتەوە دەستی لەگەڵیشت دەبتە برادر کەواتە ئەو دەستەواژانێک کە بەکاریان دەینین زۆر گرینگە لە کاتی مامەڵەکردندا وشەی جوان بەکاربینین بۆ نمونەیەکی دیکە ئەگەر بێت و فرۆشیارێک هەموو فرۆشیارێک چاوی لەوەیە مشتریەک بێتە دوکانەکەی وایە تەمان فرۆشیار کە مشتری دێتە دوکانەکەی دەزانین دەبی چۆن تەعاملی لەگەڵ بکە وەکەوەی کە مەلیکێک دێ مەلیک چۆن دەچتە شوێنێک سەردان دەکا ئەتۆ گەر مەلیکێک بێتە ماڵت چ دەکەی جلوبەرگەکی جوان لەبەرەکەی خۆت پۆشتە دەکەی زەردەخەنە دەکەی لە شوێنێک ڕادەوەستی وایە بە جاذبیەتەوە فەرمووی لێ دەکەی دەستی بۆ بەسینگەوە دەگری وایە قسەی خۆشی بۆ دەکەی بە خێرهاتنەکی گەرم و گوڕی دەکەی ئەوە گەر مەلیکێک بێتە ماڵت وایە کەواتە مشتری کە دێتن مەلیکە لەبەرچی لەبەرەوەی پارەی پێیە پارەی پێ تۆ ڕێگە نادەی ئەو پارەیە لە دوکانی تو بستە دەرێ دەتەوێت قەنەعەتی پێ بکەی کە شتەکەت دێ بکڕی بەڵام ئەو قەنەعەتە نا با بچین با بڵێن هەڵی بخەڵەتێنی بەوەی کە شتێک ئەگەر عادی و بە ئەسڵ پێ بفرۆشی ئەوە لەو دنیا خوای گەورە تۆڵە لێ دەکاتەوە حرامەوە ئەمە بەلایەنە باشەکەی دەڵێن وریابە